سڵاوتان لەبێ خۆشەویستان. جیاوازیەکانی نێوان سوننە و شیعە بە یەکێک لە بابەتە هەرە قوڵ و هەستیارەکانی مێژووی ئیسلام دادەنرێت. بۆ تێگەیشتن لێی پێویستە بچیتە ناو وردەکاریەکی زۆرەوە. ئەمڕۆ چەند وردەکاریەکی سەرسوڕهێنەر دەزانیت کە لەوانەیە واد لێ بکات سەرسام بیت بەوەی کە چۆن شیعەکان هەر لە بنەڕەتدا موسڵمانن، چونکە جیاوازیەکە تەنها لە پەرستشەکاندا نییە، بەڵکو لە چمکە عەقائیدی و جەوهەریەکانیشدایە. لە مەسەلەی ئیمامەتەوە بگرە تا دەگاتە باسی مەهدی چاوەڕوان کراو. هەروەها دەزانین چی وا دەکات هەر لایەنێک تێگەیشتن و تەفسیری تایبەتی خۆی بۆ هەر خاڵێک هەبێت. و ئایا بەڕاستی ئەم ناکۆکیانە تەنها جیاوازیەکی سادەن لە شێوازی ئەنجامداندا یان شتی زۆر قوڵترن؟ هاوڕێ بینەر، گرینگە ئەوە ڕوون بکەینەوە کە ئێمە لێرەدا بڕیار نادەین کێ لەسەر حەقە و کێ لەسەر باتڵە. ئێمە ڕاستیەکان دەخینە بەردەمت و تۆ خۆت خاوەنی بڕیاریت. بەڵام وەکو هەمیشە پێش ئەوەی ئەڵلقەکەمان دەست پێ بکەین لایەدت نەچێت لایک بۆ ڤیدیۆکە بکەی و هەروەها سەبسکرایبی کەناڵەکەمان بکەیت و زەنگۆڵەکە چالاک بکەی بۆ ئەوەی هەموو شتێکی نوێت پێ بگا. ئێستاش با دەست پێ بکەین. بانگدان و شایەتیدان بە ویلایەتی عەلی. سەرەتا بە بانگ دەست پێ دەکەین. شیعەکان لە دوای دووشایە دوومانەکە لە بانگدا ڕستەی ئەشهەد ئەنە عەلیەن وەلی الله بۆ بانگ زیاد دەکەن. ئەوان ئەمە بە ڕاگەیاندنی ویلایەتی عەلی کوڕی ئەبوو تاڵیب و جەختکردنەوە لە پێگە تایبەتەکەی لای خۆیان دەزانن. ئەوان پێیان وایە کە عەلی یەکێک بووە لە نزیکترین کەسەکان لە پێغەمبەرەوە درودی خودای لەسەر بێت و یەکەم کەس بووە لە منداڵان کە باوەڕی هێناوە و تایبەتمەندی بێوێنەی هەیە کە دەیکاتە وەلی خودا. هەروەها لای ئەوان ئەم ڕستەیە پایەیەکی سەرەکی نییە لە بانگدا، بەڵکو جۆرێکە لە شایەتیدان بە ویلایەتی عەلی و داننان بە پێگەکەیدا. هەندێک لە زانایانی شیعە دەڵێن کە لەوانەیە ئەم ڕستەیە مستەحەب بێت نەک واجب، و پێیان وایە کە ئەم زیادکردنە عەقیدەکەیان چەسپاوتر دەکات و دەربڕینی خۆشەویستیانە بۆ ئیمام عەلی کە ناسراوە لەلایەن بە ئیمامی مەعسووم. بەڵام سەبارەت بە سوننەکان بانگ لای ئەوان زیادکراوی ئەشهەد ئەنە عەلیەن وەلی الله تێدا نییە. ئەوان تەنها پشت بە بانگە نەریتەکە دەبەستن کە لە سەردەمی پێغەمبەردا درودی خودای لەسەر بێت دەگوترا و پێیان وایە ئەوە نزیکترینە لەو شێوەیەی کە لە پێغەمبەرەوە گواسراوەتەوە بەبێ هیچ زیاد و کەمێک. سوننەکان دەڵێن بانگ ڕاگەیاندنێکە بۆ نوێژ و باوەڕبوون بە خودا و پێغەمبەرەکەی و پەیوەست نییە بە هیچ کەسێکی ترەوە جگە لە خودا و پێغەمبەر موحەممەد درودی خودای لەسەر بێت. لای ئەوان زیادکردنی هەر دەستەواژەیەک بۆ بانگ بە جۆرێک لە داهێنرا و یاخود بیدعا دادەنرێت. جیاوازی لە دەستنوێژدا. بابەتەکە تەنها لە نوێژدا کورد نابێتەوە، بەڵکو لە دەستنوێژیشدا جیاوازی هەیە. ئەم بابەتە بە دیاریکراوی یەکێکە لەو شتانەی کە جیاوازیەکی ڕوونی تێدایە لە نێوان سوننە و شیعەدا. با بە شێوەیەکی سادە چیرۆکەکەت بۆ ڕوون بکەمەوە. سەبارەت بە سوننە، دەستنوێژ لای ئەوان شوشتنی پێیەکانە تا پاژنە. ئەمەنە لە خۆ دەگرێت، واتە دەبێت ئەو بە تەواوی بگاتە پێستی پێیەکان. لەمەشدا پشت دەبەستن بە ئاەتی دەستنوێژ لە قورئاندا. سوننەکان وشەی ئەرجولکم بەوە لێک دەدەنەوە کە بەشێکە دەبێت بشۆردرێت، هەروەک چۆن دەموچا و دەستەکان دەشۆردرێن. ئەمەش بۆ ئەوەی دەستنوێژەکە تەواو و دروست بێت. بۆیە سوننەکان پابندن بە شوشتنی پێیەکان هەموو جارێک کە دەستنوێژ دەگرن و بە بنەمایەکی دەستنوێژی دەزانن. با بینە سەر شیعەکان کە تەفسیرێکی جیاوازیان بۆ ئەم ئاەتە هەیە. ئەوان وشەی ئەرجولکم بە مەسەحکردن لێک دەدەنەوە نەک شوشتن. ئەمەش لەسەر بنەمای خوێندنەوەیەکی دیاریکراوی ئاەتەکەیە کەوا دەکات وشەی ئەرجولکم پەیوەست بێت بە مەسحەوە نەک شوشتن. بۆیە شیعەکان بە دەستێکی تڕ لەسەرەوەی پەنجەکانەوە تا پاژنە مەسحی پێیەکانیان دەکەن بەبێ ئەوەی بیشۆن. ئەوان پێیان وایە مەسحکردنی پێیەکان زیاتر لەگەڵ ڕوحی ئاەتەکەدا دەگونجێت و مەبەز لە ئاەتەکە ئاسانکاریە بۆ خەڵک بۆ ئەوەی دەستنوێژ ئاسانتر بێت. پرسیارە گرنگەکە لێرەدا ئەوەیە: بۆچی هەر لایەنێک ڕێگەیەکی جیاوازی هەیە لە دەستنوێژدا؟ هۆکاری سەرەکی بریتیە لە جیاوازی لە تەفسیرکردنی دەقەکان و ئەو ئاسەوارانەی لە هاوڵان و ئیمامەکانەوە گواسراونەتەوە. سوننەکان مەیلیان بۆ تەفسیرە نەریتەکە هەیە کە شوشتنی پێیەکان لە خۆ دەگرێت و بەڵگەی زۆریان لە فەرمودەکانەوە هەیە کە دەیسەلمێنن پێغەمبەر درودی خودای لەسەر بێت لە دەستنوێژدا پێیەکانی شوشتووە.
بەڵام شیعەکان پشت بە هەندێک گێڕانەوە دەبەستن کە دەڵێن مەسیحکردنی پێیەکان لە سەردەمی پێغەمبەردا پیادەکراوە و جۆرێک بووە لە ئاسانکاری و ڕەحمەت بۆ خەڵک بە تایبەتی لە ناوچە بیابانەکاندا کە هەندێک زار ئاوی تێدا کەم بووە. ئەمە بە جیاوازیەکی فقهی سادە دادەنرێت، بەڵام لە هەمان کاتدا ڕنگدانەوەی ڕێگا جیاوازەکانی تێگەیشتن و تەفسیرکردنی دەقەکانە. ئەمە شتێکی ئاساییە چونکە فقهی ئیسلامی فراوانە و فرەی لە بۆچوونەکاندا قبول دەکات. نوێژکردن لەسەر توڕبەی پاک یاخود خاکێکی پاک. لێرەدا دەگەینە مەترسیدارترین پرسیار. مەسەلەی نوێژکردن لەسەر توڕبەی پاک لای شیعەتیە و بۆچی سوننەکان بۆچوونێکی جیاوازیان لەم بابەتەدا هەیە. بێگومان نوێژ پایەکی سەرەکیە لە ئیسلامدا و هەر لایەنێک وردەکاری دیاریکراوی هەیە لە شێوازی ئەنجامدانیدا. یەکێک لەو جیاوازیانەی کە لە نوێژدا دەردەکەوێت مەسەلەی کڕنۆژ بردنە لەسەر توڕبەی پاک. سەبارەت بە شیعەکان ئەوان باوەڕیان وایە کە سوزدە بردن دەبێت لەسەر شتێکی پاک بێت لە زەوی و باشتر وایە لە خۆڵیان بردی سروشتی وەک چەویان لم بێت. ئەوان زۆر پێیان باشە لەسەر پارچە خاکێکی تایبەت سوزدە ببەن، بە تایبەتی ئەگەر خاکی کەربەلا بێت لە عێراق و بە دیاریکراویش لەو شوێنەی کە ئیمام حوسەینی نەوەی پێغەمبەری خودا ڕەزای خودای لێبێت تێیدا شەهید بووە. ئەمە لای ئەوان ڕەمزیەتێکی گەورە و خۆشەویستیەکی تایبەتی هەیە. هۆکاری ئەمەش ئەوەیە کە ئەوان پێیان وایە سوزدە بردن دەبێت لەسەر زەویەکی سروشتی بێت کە دوور بێت لە بیناسازی یان ڕازاندنەوە. ئەمەش بۆ ئەوەی سوزدەکە بە پاکی و تەنها بۆ خودا بێت. لەلایەکی ترەوە سوننەکان لە گۆشەنیگایەکی جیاوازەوە سەیری بابەتەکە دەکەن. سوزدە بردن لای ئەوان دەبێت لەسەر هەر ڕوویەکی پاک بێ، چ زەوی بێت چ فەرش یان تەنانە شتێکی وەکو جلوبەرگ بەو مەرجەی پاک بێت. سوننەکان پێیان وایە مەبەست لە سوزدە بردن ئەوەیە کە ملکەچی و پەرستن بێت بۆ خودا بەبێ گوێدانە سروشتی ئەو ڕووی کە سوزدەی لەسەر دەبن. لەمەشدا پشت دەبەسن بە کردارەکانی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت کە هەندێک زار لەسەر خۆڵ سوزدەی بردووە و هەندێک زارش لەسەر حەسیری حوشتر یان خوورما و لە هەندێک کاتیشدا لەسەر فەرژیان حەسیر ئەگەر خۆڵ یان زەویەکی ڕاستە و خۆ نەبوو بێت. کەواتە سوننەکان خۆیان پابەند ناکەن بە سوزدە بردن لەسەر شتێکی دیاری کراو، گرنگ ئەوەیە شوێنەکە پاک و خاوێن بێت. نوێژی هەینی. ئەگەر پێت وایە هەموو ئەو جیاوازیانەی بۆم خسیتە ڕوو شۆککەر بوون، ئەوە لە ڕاستیدا شۆکەکە ئەم جارە لە نوێژی هەینیدا دەبێت. یەکێک لە گرنگترین پرسیارەکان ئەوەیە کە بۆچی نوێژی هەینی لای سوننەکان بە شێوەیەکی گشتی واجبە، بەڵام لای شیعەکان نایخوێنن مەگەر بە ئامادەبوونی ئیمامێکی مەعسووم بێت. ڕاستیەکە ئەوەیە کە نوێژی هەینی یەکێکە لەو نوێژانەی کە جیاوازیەکی ڕیشەیی لە نێوان سوننە و شیعەی تێدایە و هەر لایەنێک تێگەیشتنی تایبەتی خۆی هەیە و پشت بە دەق و چەمکێکی جیاواز دەبەستێت لە تەفسیرکردنیدا. بۆ سوننەکان نوێژی هەینی واجبە لەسەر هەموو ئەو موسڵمانانەی کە مەرجەکانیان تێدایە، وەکو باڵغ بوون و ژیری و توانای ئامادەبوون. ئەمە وەکو فەرمانێکی ڕاستە و خۆیە بۆ هەر موسڵمانێک کە توانای ئامادەبوونی هەبێت لە نوێژی هەینیدا. سوننەکان پێیان وایە نوێژی هەینی دەرفەتێکە بۆ کۆبوونەوە و گوێگرتن لە وتارەکە کە ڕێنمایی ئاینی و ئەخلاقی تێدایە و هەموو هەفتەیەک خەڵک لە یەک شوێندا کۆ دەکاتەوە. هەروەها پێیان وایە کە نوێژی هەینی ڕۆحی جەماعەت دەچەسپێنێت و پەیوەندی نێوان موسڵمانان بەهێز دەکا. بەڵام شیعەکان بە شێوەیەکی تەواو جیاواز سەیری بابەتەکە دەکەن. ئەوان مەرجی ئامادەبوونی ئیمامی مەعسووم دادنێن بۆ ئەوەی نوێژی هەینی واجب بێت. بۆ شیعەی ئیمامی مەعسووم ئەو ئیمامەیە کە پارێزراوە لە هەڵا و باوەڕیان وایە کە دەبێت ئامادە بێت یان کەسێک لەلایەن خۆیەوە دیاری بکات بۆ ئەوەی نوێژەکە دروست و واجب بێت. ئەمەش لەبەر ئەوەیە کە ئەوان ئیمامی مەعسووم بە سەرکردەی ڕوحی و ئاینی موسڵمانان دەزانن و پێیان وایە ئەو تەنها کەسە کە دەتوانێت سەرپەرشتی نوێژی هەینی بکات بەو شێوە نمونەیەی کە ڕەزامەندی خودای تێدایە. کەواتە لە کاتی ئامادە نەبوونی ئیمامی مەعسوومدا وەک دۆخی ئێستا کە باوەڕێن بەبوونی ئیمامی شاراوە محەممەد بن حەسەن المەهدی هەیە، نوێژی هەینی بە مستەحەب دەزانن نەک واجب و مەیلیان هەیە لە بری ئەوە نوێژی نیوەڕۆ بکەن. ئەوەی وا دەکات ئەم بابەتە بەڕاستی سەرنجڕاکێش بێت ئەوەیە کە دەبینیت چۆن هەر لایەنێک تیشک دەخاتە سەرچەمکی خۆی بۆ سەرکردایەتی ئاینی و ڕۆڵی ئیمام. سوننەکان پێیان وایە بانگ و بانگێشکردن بۆ نوێژ شتێکی گشتیە،
بەڵام شیعەکان پێیان وایە ئامادەبوونی ئیمامی مەعسووم مەرجێکی بنەڕەتیە. جیاوازی مزگەوتەکان و حوسەینیەکان. جیاوازەکە لێرەدا قەت بە خەیاڵتدا نایەت. بۆ نمونە بیر بکەرەوە ئەگەر بچیتە ناو دوو مزگەوتەوە کە لە تەنیژ یەکترن، یەکێکیان سوننە تێیدا نوێژ دەکات و ئەوی تریان بۆ شیعەکانە. هەست بە جیاوازیەکی زۆر ڕوندەکەی لە نێوانیاندا، چ لە شێوەدا بێت یان تەنانەت لەوەی لە ناوەوە ڕوودەدات. یەکەم شت کە لە خۆتی دەپرسید ئەوەیە: چیرۆکی منارە یان مینارە چییە؟ بۆچی هی مزگەوتی سونی بەرزە و هی مزگەوتی شیعی کورتە؟ مزگەوتە سونیەکان هەمیشە منارەکانیان بەرزە، وەک ئەوەی هەستێکت پێ بدات کە سەیری سەرەوە دەکەیت بۆ ئاسمان. بەڵام مزگەوتەکانی شیعە زۆربەی کات منارەکانیان کورتترە، وەک ئەوەی پێت بڵێن ئێمە کەمێک جیاوازین. کاتێک دەسیتە ناو مزگەوتێکی شیعەوە، حوزێکی بچووک دەبینیت کە شتێکی تێدایە پێی دەوترێت ئەتوربە الحوسەینیە یاخود توربەی حوسەینی. و بێگومان ئێستا ڕوونە کە توربەی حوسەینی چییە. ئەمە پارچەیەکە لە خاکی کەربەلا کە شیعەکان بەکاری دەهێنن بۆ سوزدەبردن لەسەری، وەک زۆرێک لە ڕێزگرتن بۆ ئیمام حوسەین. بەڵام ئەگەر بچیتە ناو مزگەوتێکی سونیەوە ئەم شتانە نابینیت، چونکە ئەوان ڕاستەوخۆ لەسەر زەوی یان لەسەر هەر ڕوویەکی پاک سوزدە دەبن. باشە سەبارەت بە مەسەلەی تەسبیحەکان کە لە مزگەوتدا هەڵواسراون، بۆچی لای شیعەکان بوونیان هەیە؟ تەنها لە مزگەوتەکانی شیعەدا هەمیشە تەسبیحی هەڵواسراو دەبینیت، چونکە ئەوان حەز دەکەن بۆ تەسبیحات بەکاری بهێنن. لای سوننەکانیش تەسبیح بەکار دەهێنرێت، بەڵام نابێتە بەشێکی سەرەکی لە مزگەوتەکەدا یان تێیدا هەڵبواسرێت. باشە ئەم حوسەینیانە چین و چیان تێدا ڕوودەدات؟ حوسەینیەکان بریتین لە سنتەر یان شوێنی تایبەت لای شیعەکان بۆ زیندوو ڕاگرتنی یادی ئیمام حوسەین، بە تایبەتی لە مانگی محەڕەم و ڕۆژی عاشوورادا. زۆربەی کات وەکو هۆڵێکی گەورەوان کە مینبەرێکی تێدایە و خەڵکی تێدا کۆ دەبنەوە بۆ گێڕانی شیوەنی حوسەین. هەروەها تێیدا ئاهەنگی لە دایکبوونی ئیمامەکان دەگێڕن و بۆنە کۆمەڵایەتیەکانی وەک ئاهەنگی هاوسەرگیری و وانەوتنەوەی تێدا ئەنجام دەدەن. واتە دەتوانین بڵین ئەم حوسەینیانە وەک مزگەوت نین بەمانە نەریتیەکە، بەڵکو شوێنێکی تایبەتن بۆ زیندوو ڕاگرتنی بۆنە دیاریکراوەکان و بۆ چالاکیە ئاینی و کۆمەڵایەتیەکانە. هاوسەرگیری متعا یاخود سیغە. لە حکمی هاوسەرگیری متعەدا جیاوازی هەیە لە نێوان سوننە و شیعەدا. شیعەکان ڕێگەی پێدەدەن و سوننەکان حرامی دەکەن. با چیرۆکەکەت لە سەرەتاوە بۆ بگەڕمەوە بۆ ئەوی بابەتەکە بە شێوەیەکی ڕوون تێبگەیت. هاوسەرگیری متعە زۆرێکە لە هاوسەرگیری کاتی کە لە سەردەمی پێغەمبەردا درودی خودای لەسەر بێت هەبووە و بەڕێککەوتنی نێوان پیا و ژنەکە دەبێت بۆ ماوەیەکی دیاری کراو لە کات و دوای ئەوە گرێبەستەکە کۆتایی دێت بەبێت تەلاق. بیرۆکەی سەرەکی لە هاوسەرگیری متعە ئەوەیە کە ڕێگا بە هەردوو لایەن دەدات پەیوەست بن بە گرێبەستێکی هاوسەرگیریەوە کە کاتەکەی دیاری کراوە. ئەمەش بە تەواوی جیاوازە لە هاوسەرگیری نەریتی کە کاتەکەی کراوە و بەردەوامە. بۆ شیعەکان هاوسەرگیری متعە لە فیقهەکەیاندا بوونی هەیە و بە مەرزی دیاری کرا و ڕێگەی پێدەدەن. ئەوان پێیان وایە کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت لە هەندێک بار و دۆخدا ڕێگەی پێداوە بۆ ئەوەی ئاسان کاری بکا بۆ ئەو مسلمانانەی کە لە کاتی جەنگەکاندا لە خێزانەکانیان دوور بوون. سەرچاوی سەرەکیان لە ڕێگە پێدانی هاوسەرگیری متعە ئەوەیە کە دەبینن هەندێک لە هاوڵان کاریان پێکردووە و گێڕانەوە هەن کە دەڵێن پێغەمبەر درودی خودای لەسەر بێ بۆ ماوەیەکی دیاریکرا و ڕێگەی پێداوە و هیچ دەقێکی ڕوون لای ئەوان نەهاتووە کە ئەم یاسایە هەڵبوەشێنێتەوە. بەڵام سەبارەت بە سوننەکان بابەتەکە بە تەواوی جیاوازە. ئەوان دەڵێن کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێ بۆ ماوەیەکی زۆر کورد ڕێگەی بە هاوسەرگیری متعەداوە، بەڵام دواتر بە یەکجاری حرامی کردووە. لەمەشدا پشت دەبەستن بە فەرمودە سەحیحەکانی وەکو فەرمودەی سەیدنا عەلی کوڕی ئەبوو تاڵیب کە تێیدا دەڵێت پێغەمبەری خودا صلی الله عەلەیه وسلم لە ڕۆژی خەیبەردا ڕێگری کرد لە متعەی ژنان. ئەمەش لای ئەهلی سوننە بە بەڵگەیەکی بڕاوە دادەنرێت لەسەر ئەوەی کە بابەتەکە هەڵوەشاوەتەوە و بە یەکجاری حرام کراوە و هەر پیادەکردنێک لە دوای ئەوە بە نایاسایی دادەنرێت. باشە دەبێت بۆچی ئەم جیاوازیە لە نێوان هەردوو لایەندا هەبێت؟ شیعەکان پێیان وایە کە حرامکردنی هاوسەرگیری متعە لە سەردەمی خەلیفە عومەری کوڕی خەتاب ڕوویداوە و بە بڕیارێکی سیاسی دەزانن زیاتر لەوەی بڕیارێکی ئاینی بێت. بەڵام لەلایەکی ترەوە سوننەکان باوەڕیان وایە کە حرامکردنەکە بە فەرمانی خودی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت بووە
و بەم پێش یاسایەکی ئاینیە و پەیڕەوکردنی واجبە. هەندێک کەس دەپرسن باشە سوودی هاوسەرگیری متعە لە بنەڕەتدا چییە؟ شیعەکان پێیان وایە کە ئەمە ئامرازێکە بۆ دوورکەوتنەوە لە کەوتنە ناو حرامەوە، بە تایبەتی لە حاڵەتە دیاریکراوەکانی وەک گەشتکردن یان لە هەر بارودۆخێکی نائاساییدا. بەڵام سونەکان پێیان وایە کە هاوسەرگیری دەبێت هەمیشەی و بەردەوام بێت بۆ ئەوەی مافی ژن و منداڵەکان بپارێزیت و سەقامگیری کۆمەڵایەتی بەدی بهێنیت، و پێیان وایە کە هاوسەرگیری متعە زینایەکی ئاشکرایە و بە هیچ شێوەیەک دروست نییە و بە کۆدەنگی ئیزماع حرام کراوە. تەلاقدان باشە سەبارەت بە تەلاق پێت وایە ئەویش جیاوازی تێدایە؟ بێگومان تێدایە. بۆ نمونە لای سونە لێرەدا سەرچاوەمان دارولئیفتای میسریە کە جەختی لەوە کردوێتەوە کە بە تەلاقی ڕاشکا و ژنەکە دەست بەجێ تەلاق دەدرێت، چ لە کاتی پاکیدا بێت یان بڵێ بڕۆ تۆ تەلاق دراویت، یان هەر وشەیەکی تر کە هەمان مانای هەبێت. هەروەها ئیبن تەیمیە دەڵێت ئەگەر پیاوێک لێ کات و شوێندا سێجار ژنەکەی تەلاق بدات ئەوە تەنها یەک تەلاقی دەکەوێت. بەڵام لای شیعە دەبێت تەلاقەکە بە زمانێکی عەرەبی ڕوون و پارە و بگوترێت و پێی بڵێت ئەنتی تاڵق منی، یاخود تۆ تەلاق دراوی منی، و هەروەها دەبێت ناوی ئەو ناوی سیانی خۆی بهێنێت. بۆ نمونە بڵێت فلانە کچی فلان تەلاق دراوی منە، من فلانی کوڕی فلانی کوڕی فلانم، و هەروەها بە ئامادەبوونی دوو شایەت حەڵی دادپەروەر کە خۆیان گوێیان لە تەلاقەکە بێت. جگەل لە مەژگوردەکاری تریش هەیە وەک ئەوەی کە ناتوانن تەلاقیان بدەن ئەگەر لە سووڕی مانگانەدا بن مەگەر لە حاڵەتی تایبەتدا وەک ئەوەی دووگیان بێت. و مادەم باسی تەلاقمان کرد با بپرسین ئایا لە عیددەشدا جیاوازی هەیە؟ لای سونە عیددەی ژنی تەلاق دراو 3 سووڕی مانگانەیە بۆ ئەو ژنەی کە سووڕی مانگانەی هەیە، واتە چاوەڕێ دەکات تا 3 سووڕی بەسەردا تێدەپەڕێت. لای شیعەش نزیکەی هەمان شتە، بەڵام عیددەکە لەو کاتەوە هەژمار دەکەن کە مێردەکە لە پێش چاوی شاید حاڵەکان تەلاقی دەدات، نەک لەو کاتەی کە ژنەکە بە تەلاقەکە دەزانێت. سەبارەت بە ژنی دووگیانیش عیددەکە کۆتایی دێت کاتێک منداڵەکەی دەبێت، چ منداڵبوونەکە تەواو بێت یان تەنانەت ئەگەر کۆرپەلەکەش لەبار بچێت. باشە چیرۆکی تەلاقی ڕەجعی گەڕانەوە و بائین یەکجاری چییە؟ ئایا ئەمە تەنها لای سونە هەیە یان لای شیعەش؟ تەلاقی ڕەجعی ئەو تەلاقەیە کە مێرد دەتوانێت لە ماوەی عیددەدا ژنەکەی بگەڕێنێتەوە بەبێ ئەوەی پێویستی بە مارەبڕینی نوێ هەبێت. بەڵام تەلاقی بائین مێرد ناتوانێت ژنەکەی بگەڕێنێتەوە مەگەر بە مارەبڕینێکی نوێ بێت. لای شیعەت زۆرێک لە تەلاق هەیە پێی دەوترێت التەلاق الخەلعی یاخود تەلاقی خولع، کە ڕوودەدات ئەگەر ژنەکە مێردەکەی خۆش نەوێت تا ئەو ڕادەی کە مارەیەکی پێدەداتەوە یان تەنانەت پارەیەکی تریشی پێدەدات بۆ ئەوەی خولعی بکات یاخود لێی جیا ببێتەوە. لای سونەت زۆری تەلاقی خولع بەم شێوەیە نییە، بەڵام ژن دەتوانێت دەستبەرداری هەندێک شت بێت ئەگەر نەیەوێت بەردەوام بێت و داوای خولع بەرز بکاتەوە. بەڵام مافەکانی تری پارێزراو دەبێت وەک مافی بەخێوکردنی منداڵ و مافی کری نیشتەجێبوون و نەفەقەی منداڵەکان. ئێستاش پرسیارێک دێتە ئاراوە، ئایا تەلاق بە مەرز لای شیعەش وەک سونە ڕوودەدات؟ لای سونە ئەگەر پیاوەکە شتێک بڵێ وەک ئەگەر فلانە شت کرد ئەوە تەلاق دراویت ئەوە تەلاقەکە دەکەوێت مەگەر مەرزەکە بەڕاستی ڕوو بدات. بەڵام لای شیعە تەلاقی هەڵواسرا و بە مەرزەوە ناکەوێت، واتە ئەگەر پێی بڵێت ئەگەر چوویتە دەرەوە تەلاق دراویت ئەمە لای ئەوان بە تەلاق هەژمار ناکرێت. منداڵی زینا بۆ کێ دەگەڕێتەوە؟ لێرەدا جیاوازیەکی گرنگ هەیە کەوا دەکا پرسیارێک بپرسین. منداڵی زینا لای سونە و شیعە دەدرێتە پاڵ کێ؟ نەسەبی بۆ کێیە؟ لە مەزهەبی سونەدا بۆ چونیان وایە ئەو منداڵی کە لە پەیوەندیەکی ناشەرعی یان زیناوە دروست دەبێت ناتوانرێت بدرێتە پاڵ ئەو پیاوەی کە پەیوەندیەکەی لەگەڵ دایکەکەدا کردووە، تەنانەت ئەگەردان بەوەشدا بنێت و بڵێت ئەمە منداڵی منە. دەبێت سەرەتا هاوسەرگیری لەگەڵ دایکەکە بکە بۆ ئەوەی پەیوەندی هاوسەرگیری پێک بێت و دواتر نەسەبەکە وەک دەرئەنجامێکی هاوسەرگیریەکە جێگیر بێت. بەڵام ئەگەر ئەم منداڵە لە ژنێکی خێزاندار بێت ئەوە دەدرێتە پاڵ جێگەکە. منداڵ بۆ خاوەن جێگەیە واتا مێردەکە و بۆ زیناکاریش بەرد هەیە، و ئەگەر ژنەکە خێزاندار نەبێت منداڵەکە دەچێتە خانەی داڵدەدان یان هەتی و خانە و دەدرێتە پاڵ ئەو کەسەی کە هەڵی دەگرێتەوە. بەڵام لای شیعە بابەتەکە کەمێک جیاوازە. ئەگەر منداڵەکە لە پەیوەندیەکی ناشەرعیەوە هاتبێت چەند حاڵەتێک هەیە کە تێیدا دەکرێت منداڵەکە بدرێتە پاڵ باوکەکە،
بۆ نمونە ئەگەر پیاوەکە دانی پێدانا وتی ئەمە منداڵی منە و دایکەکە شووی نەکرد بێت، ئەو کاتە شیعەکان منداڵەکە دەدەنە پاڵ باوکەکە و بوونی پەیوەندی هاوسەرگیری وەک بنەمایەک بۆ نەسەبی منداڵەکە مەرز نییە وەک لای سوننە. بەڵام ئەگەر دایکەکە شووی کرد بێت، لێرەدا هەمان حکمی سوننە جێبەجێ دەکرێت لای شیعەش، واتە منداڵەکە دەدرێتە پاڵ مێردەکە نەک ئەو کەسەی کە زینای لەگەڵ دایکەکە کردووە، چونکە جێگەکە زاڵ دەبێت بەسەر هەر ئیدعایەکدا. بەڵام منداڵی زینا لای شیعە نەمیرات دەبات و نەمیراتی لێ دەبرێت، ئەیتر بیدەنە پاڵ باوکی جێگەکە یان باوکی زیناکە. هەروەها بەشێکی تەواو لە حکمە فقیەکاندا لای شیعە هەیە بە ناوی منداڵی مولاعنە. هەڵوێست لەسەر هاوڵان. با بچینە سەر هەڵوێستیان بەرامبەر بە هاوڵان. جیاوازی چیە لە نێوان هەڵوێستی سوننە و شیعە بەرامبەر بە هاوڵان و مەسەلەی تەکفیرکردن؟ ببینن، سوننەکان هاوڵان بە دادپەروەر و عەدول دەزانن، واتە پێشەنگی باڵای ئەوانن لە هەموو ئەخلاق و سیفەتە باشەکاندا. ئەمە بەو مانایەیە کە هەموو هاوڵان پێگەیەکی بەرزیان هەیە و دەوترێت کە کەسانی ساڵح بوون و شاید حاڵی سەردەمی پێغەمبەر درودی خودای لەسەر بێبوون و بەشداریان کردووە لە بڵاوکردنەوەی ئاینەکەدا، بۆیە دەبێت ڕێزیان لێ بگرین و گومانی باشمان پێیان هەبێت. واتە سوننەکان پێیان وایە کە هاوڵان پارێزراون لەوەی بە ئەنقەز ئاینەکە بشێوێنن یان لە ڕێگا ڕاستەکە لا بدەن. ئەوان بیرۆکەی دادپەروەری هاوڵان عەدالەت و سەحابەیان هەیە کە دەڵێت هەموو هاوڵان فەزلیان هەیە و باشترین نەوەی ئومەتن و بە ئاەت و فەرموودا بەڵگە دەهێننەوە. بەڵام شیعەکان هەڵوێستیان کەمێک جیاوازە. ئەوان هەموو هاوڵان تەکفیر ناکەن، بەڵام دەڵێن کە کۆمەڵێک لە هاوڵان لەوانەیە دوای کۆسی دوای پێغەمبەر درودی خودای لەسەر بێت لایەندا بێت. ئەمەش بەهۆی هەندێک هەڵسو کەوت کە پێیان وایە کاریگەری لەسەر ئیسلام هەبووە. شیعەکان پێیان وایە کە هەموو هاوڵان دادپەروەر نین، واتە ساڵح نین. ئەمەش لەبەر ئەوەی باوەڕیان وایە کە هەندێکیان دڵسۆز نەبوون بۆ خەلافەت دوای کۆسی دوای پێغەمبەر، بۆیە ڕەخنە لە هەندێک لە هاوڵان دەگرن کە پێیان وایە مافی عەلییان نەداوە یان پەیڕەوی وەسیەتی پێغەمبەریان نەکردووە درودی خودای لەسەر بێت، بەپێی تەفسیرەکەی خۆیان بۆ فەرموودەی غەدیر. ئەم بابەتە دەبێتە هۆی ناکۆکیێکی گەورە لە نێوان هەردوو لایەندا، بە تایبەتی کە سوننەکان بیرۆکەی ڕەخنەگرتن لە هاوڵان بە شتێکی قێزەون دەزانن و بە بریندارکردنی ئاینی دەبینن، بۆیە هەمیشە ئامۆژگاری دەکەن بە گومان باشی پێیان و ئەوەی کە هاوڵان ڕۆڵێکی گەورەیان هەبووە لە بڵاوکردنەوەی ئیسلامدا و فەزلێکی گەورەیان هەیە لە گەیشتنی بە ئێمە. تەفسیری قورئان. با بچینە سەر ئەو خاڵی ناکۆکی کە هۆکارێکی سەرەکی بووە بۆ هەموو ئەم جیاوازیانە، ئەویش تەفسیری قورئانە. شیعەکان تەفسیری قورئان بە شێوەیەکی باتینی یاخود نهێنی دەکەن، بەڵام سوننەکان تەفسیرەکەیان زاهیریە، واتە ڕووکەشی و ئاشکرایە. بەپێی ئیدعای شیعەکان تەفسیری باتینی لای ئەوان دەڵێت کە مەرز نییە قورئان لەو قسەیەوە تێبگەین کە بۆمان دەرکەوتووە، بە پێچەوانەوە دەبێت بە دوای ئەو هێما و مانە شاراوانەدا بگەڕین کە لە پشت قسەکانەوەیە. واتە هەموو شتێک مانایەکی زۆر قوڵتری هەیە کە تەنها ئەو کەسانە لێ تێدەگەن کە ئەو زانستیان هەیە. ئەمەش هەندێک جار بەکاری دەهێنن بۆ پاساوهێنانەوە بۆ بیر و باوەڕە تایبەتەکەیان و تێپەڕاندنی شەریعەتە ئاشکراکە. بەڵام لای سوننە تێگەیشتن زۆربەی کات لەگەڵ تەفسیرە زاهیرەکەدا دەڕوات، واتە ئەوەی لە ئاەتەکەدا دەیخوێننەوە هەر ئەوەیە کە لێی تێدەگەن. ئەمەش لەسەر بنەمای زمان و یاساکانی تەفسیری ناسراو دەبێت و هەروەها بە بەڵگەی قورئان و سوننەت. سوننەکان تیشک دەخەنە سەر ئەوەی کە ماناکان ڕوون و ڕاستە و خۆبن بۆ خەڵک، بەبێ ئەوەی بسنە ناو تەفسیری لێڵ یان هێمای شاراوەوە. چەمکی شەفاعەت. جیاوازی دواتر لە چەمکی شەفاعەتدایە. بابەتی شەفاعەت لای سوننە و شیعە چییە و بۆچی هەر لایەنێک تێگەیشتنێکی جیاوازی بۆ ئەم بابەتە هەیە؟ با پێت بڵێم کە ئەم شەفاعەتە یەکێکە لەو بابەتانەی کە لە جەوهەردا گومان باشیە بە خودا لای باوەڕداران، چونکە هەستی ئارامی دەبەخشێت کە هۆکارێک هەیە بۆ ڕزگاربوون لە ڕۆژی دواییدا. بەڵام تێگەیشتن بۆ شەفاعەت لە نێوان سوننە و شیعەدا جیاوازی لەسرە. سەبارەت بە سوننەکان ئەوان پێیان وایە کە شەفاعەت مافێکی تەواو تایبەتە بە پێغەمبەر موحەممەد درودی خودای لەسەر بێت بە تەنها و تەنها ئەو کەسەیە کە خودا توانای شەفاعەتکردنی بۆ ئومەتەکەی پێبەخشیوە لە ڕۆژی دواییدا. ئەمەش پاڵپشت بە چەندین فەرموودە، وەک ئەو فەرموودەی کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت تێیدا دەفەرمێت: شەفاعەتی من بۆ ئەوانەیە کە تاوانی گەورەیان کردووە لە ئومەتەکەم.
سونەکان وا تێدەگەن کە شەفاعەت پەیوەستە بە ڕەحمەتی خودا و بە شەفاعەتکردن لە ڕێگەی پێغەمبەرەوە درودی خودای لەسەر بێت و بەسەر هیچ کەسێکی تردا جێبەجێ نابێت. پێغەمبەر ئەو کەسەیە کە لە ڕۆژی دواییدا شەفاعەت بۆ خەڵک دەکات بۆ ئەوەی سزایان لەسەر هەڵبگرێت یان بیان کاتە بەهەشتەوە، ئەمەش دوای مۆڵەتی خودا دەبێت. واتە تەنانەت پێغەمبەری شەفاعەت ناکات مەگەر مۆڵەتی پێ بدرێت. لەبەر ئەم هۆکارە سونەکان مەیلیان هەیە بۆ ڕەتکردنەوەی ئەو بیرۆکەی کە هەر کەسێکی تر جگە لە پێغەمبەر بتوانێت شەفاعەت بۆ خەڵک بکە. بەڵام شیعەکان باوەڕیان وایە کە تەنها پێغەمبەر نییە کە خاوەنی شەفاعەتە بۆ ئوممەتەکەی، بەڵکو ئیمامەکانیش ڕۆڵی خۆیان هەیە لە شەفاعەتکردن بۆ باوەڕداران. ئەوان وەصفی ئەم شەفاعەتە دەکەن بەوەی کە شەفاعەتە لای خودا، بەو مانایی کە ئیمامەکان داوای ڕەحمەت و ڕزگاری دەکەن بۆ ئەو باوەڕدارانەی کە شوێنیان دەکەون. لەو ئیمامانی کە پێگەیەکی گەورەیان هەیە لە شەفاعەتدا لای شیعە، ئیمام عەلی و حوسەینن. شیعەکان پێیان وایە کە ئیمامەکان بەشێکن لە ڕێنمایی ئیلاهی بۆ باوەڕداران و کەسانێکی مەعسوومن و پێگەیەکی بەرزیان هەیە لای خودا، بۆیە توانای نێوەندگیری و داواکردنی لێخۆشبوونیان هەیە بۆ خەڵک. بابەتی میرات. باشە، بێگومان لە میراتیشدا جیاوازی دەبێت. پێت وایە لە بابەتی میراتدا جیاوازیەکە چییە؟ میرات لە بنەڕەتدا دابشکردنی سامانی کەسی مردووە بەسەر خێزان و خزمەکانیدا و دابشکردنی ئەم پشکانە بەپێی یاسای دیاریکراو دەبێت کە لە قورئان و سوننەتدا هاتوون. فقهی سونی پێی وایە کە حکمەکانی میرات جێگرن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەقیان لەسەر هاتووە و ئەم دابشکردانە لەسەر بنەمای دەقەڕوونەکان جێبەجێ دەکەن وەک ئەو ئایەتانەی لە سوورەتی نیساءدا هاتوون. بۆ نمونە کاتێک مێردەکە دەمرێت، ژنەکە چارەکی میراتەکە دەبات ئەگەر منداڵیان نەبێت، و ئەگەر منداڵیان هەبێت ئەوە هەژیەکی دەبات و پاژماوەی میراتەکەش بەسەر کوڕان و خزماندا دابەش دەکرێت بە پێی پشکە شەرعیە ناسراوەکان. بەڵام لای شیعە بابەتەکە کەمێک وردەکاری جیاوازی تێدایە. ئەوان هەمان بنەماکانیان هەیە، بەڵام هەندێک جیاوازی فقهی دەخەنە سەری. بۆ نمونە شیعەکان مەیلیان هەیە کە لە دابشکردنی میراتدا باشترێتی بدەن بە نزیکترین کەس لە نەسەبدا و ڕۆڵی هەندێک خزم کەم دەکەنەوە کە لەوانەیە پشکی زیاتر ببەن لە فقهی سونیدا. هەروەها لە دابشکردنی پشکەکان لە نێوان منداڵەکاندا شیعەکان دیدگایان وایە کە منداڵی نێر بەشداری دەکات لەگەڵ کچەکاندا لە میراتدا، بەڵام بە شێوەیەکی دادپەروەرانەتر بە پێی بوسوونی خۆیان لە هەندێک حاڵەتدا. هەروەها سەمکێکیان هەیە کە میراتی ژن دەکرێت خان و بەرە و شوێنی نیشتە جێبوونیش بگرێتەوە. ئەمەش جیاوازە لە سونە کە هەندێک لە مەزهەبەکانیان ژن بێبەش دەکەن لە میراتی خان و بەرە و تەنها پشکی پێدەدەن لە پارە و سامان. پرسیارەکە لێرەدا ئەوەیە، بۆچی ئەم جیاوازیە هەیە؟ وەڵامەکە یەک شتە، ئەویش جیاوازی لە تەفسیرکردنی دەقەکان. سونەکان پشت بە تەفسیری هاوڵان و ئەو وردەکاریانە دەبەسن کە لە فەرمودەکاندا هاتوون، بەڵام شیعەکان بە شێوەیەکی گەورە پشت بە تەفسیری ئەهلی بەیت و ئەو بۆچوونانە دەبەسن کە لە ئیمامە مەعسوومەکانەوە گواستراوەتەوە لە ڕوانگەی خۆیانەوە. باشە، دەبێت بۆچی ئەم بابەتە هەر لە بنەڕەتدا گرنگ بێت؟ چونکە دابشکردنی میرات بە شێوەیەکی گەورە پەیوەندی بە ژیانی خێزانەکانەوە هەیە و کاریگەری لەسەر پەیوەندی خێزانیەکان هەیە دوای مردنی هەر تاکێک. لە هەندێک حاڵەتدا دابشکردنی میرات دەبێتە هۆی کێشە و ناکۆکی لە نێوان میراتگراندا. بۆیە تێگەیشتن لەم جیاوازیانە بە سوودە بۆ ئەوەی خەڵک مافەکانیان بزانن و ئامادە بن بۆ هەر بار و دۆخێک کە ڕوو بدات. نوێژی تەراویح. ئێستاش با بچینە سەر نوێژی تەراویح و ئەو ناکۆکیانەی لەسەری هەیە لە نێوان ئەوەی کە سونەتێکی پێغەمبەریە لای ئەهلی سونە و بیدعەیە لای شیعە. ئەهلی سونە نوێژی تەراویح دەکەن چونکە بە سونەتی پێغەمبەری دەزانن، واتە شتێک کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت خۆی کردوێتی و لەگەڵ هاوڵاندا نوێژی کردووە. تەنانەت ئەگەر هەموو ڕەمەزانێکش نەبوو بێت، نوێژی تەراویح لای ئەهلی سونە عیبادەت و شەو نوێژە لە ڕەمەزاندا و پێیان وایە ئەو کەسەی دەیکات پاداشتێکی گەورەی هەیە، چونکە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت دەفەرموێت هەر کەسێک شەوانی ڕەمەزان زیندوو ڕابگرێ بە باوەڕبوون و داواکردنی پاداشت، ئەوە تاوانەکانی پێشووی بۆ دەسڕێتەوە. یەکەم کەس کە خەڵکی کۆکردە و لەسەر نوێژی تەراویح دوای کۆچی دوای پێغەمبەر سەیدنا عومەری کوڕی خەتاب بوو ڕەزای خوای لێبێت. کاتێک بینی خەڵکەکە بە پەرش و بڵاوی نوێژ دەکەن، کۆیکردنەوە لەسەر یەک ئیمام. ئەم سیستەمەش بە جێگیری مایەوە و لە هاوڵانەوە بۆمان ماوەتەوە و هەموو ئەهلی سونەش پێیان وایە کە تەراویح یەکێکە لە سونەتە موئەکەدەکان، واتە دوو پات کراوەکان
کە خەڵک لە ڕەمەزاندا کۆ دەکاتەوە لەسەر پەرستش و زیکر. باشە شیعەکان بۆچی پێیان وایە نوێژی تەراویح بیدعەیە؟ شیعەکان پێیان وایە نوێژی تەراویح بیدعەیە لەبەر دوو هۆکاری سەرەکی. یەکەم شت ئەوەیە کە ئەوان لە بنەڕەتدا ئەو هاوڵانیان خۆش نابێت کە ڕۆڵێکی گەوریان هەبووە وەک سەیدنا عومەر ڕەزای خوای لێبێت، کەواتە لەبەر ئەوەی تەراویح لە سەردەمی سەیدنا عومەردا خەڵکی لەسەر کۆکرایەوە، هەندێکیان پێیان وایە ئەگەر نوێژەکە بکەن ئەوە لاسایی ئەو دەکەنەوە، بۆیە بڕیاریاندا ئەم نوێژە بە بیدعە بزانن و ڕەتی بکەنەوە. دووەم شت ئەوەیە کە ئەوان لە مەزهەبی خۆیاندا کۆمەڵێک فەرمودەیان هەیە کە گوایە دەدرێنە پاڵ پێغەمبەر و ئەهلی بەیت کە تەراویح وەکو نوێژێکی بە کۆمەڵ حرام دەکەن و دەڵێن ئەمە نوێژێکە کە نە هاوڵان و نە پێغەمبەر خەڵکیان لەسەر کۆنە کردوتەوە بە درێژایی مانگەکە. دیاریکردنی مانگی کۆچی یەکێک لەو جیاوازیانی کە مشتومڕێکی گەوری لەسرە ئەوەیە کە بۆچی لە دەستپێکی مانگی کۆچیدا جیاوازی هەیە لە نێوان سوننە و شیعەدا و چۆن لای هەر مەزهەبێک دیاری دەکرێت. بۆ سوننەکان ڕێگەی نەریتی بۆ دیاریکردنی سەرەتای مانگی کۆچی بریتێ لە بینینی مانگ واتە هیلال بە چاوی ئاسایی یان بە بەکارهێنانی تێلسکۆپ، واتە دەبێت کەسێک بچێتە شوێنە کراوەکانی وەک بیابانەکان یان ئەو شوێنانەی کە لە ڕووناکی دوورن و هەوڵ بدات لە کاتی مەغریبدا مانگ ببینێت. ئەگەر مانگ بینرا ئەوە مانگە نوێیەکە دەست پێ دەکات، بەڵام ئەگەر نەبینرا ئەوە مانگە کۆچیەکە تەواو دەکەن بۆ 30 ڕۆژ. ئەمەش ڕێگەی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ و زۆربەی هاوڵانە و بە یەکێک لە سونەتە موئەکەدەکان دادەنرێت. سونەکان پێیان وایە ئەم ڕێگەیە پابندبوونە بەڕێنمایە پێغەمبەریەکان و بەدیهێنانی یەکڕێزیە لە نێوان موسڵماناندا. بەڵام شیعەکان ڕێگەیەکی کەمێک جیاوازیان هەیە، ئەوانش پشت بە بینینی مانگ دەبەستن، بەڵام توخمی حیساباتی گردونی ئەلفەلەکی بۆ زیاد دەکەن. واتای ئەم قسەیە چییە؟ واتە ئەگەر حیساباتە گردونیەکان سەلماندیان کە مانگ دەکرێت لە شوێنێکی دیاریکراودا ببینرێت، تەنانەت ئەگەر بە چاویش لەسەر ئەرزی واقع نەبینرێت لەوانەیە سەرەتای مانگەکە ڕابگەێنن. لای ئەوان حیساباتی گردونی وردی زیاتر دەدات و یارمەتی دەرە لە دوورکەوتنەوە لەو ناکۆکیانەی کە ڕوودەدەن کاتێک بینینەکە قورس دەبێت بەهۆی بارودۆخی کەش و هەوا یان شتی ترەوە. بێگومان ئێستا لە خۆت دەپرسیت پرسیارێکی زۆر گرنگ، ئایا ئەم جیاوازیە هەر لە بنەڕەتدا گرنگیەکی هەیە؟ بۆ ئەوەی ڕازگۆ بم لەگەڵت لە ڕاستیدا بڵێ، بە سادەیی چونکە کاریگەری هەیە لەسەر کاتەکانی بە ڕۆژوبوون و جەژنەکان لە نێوان سوننە و شیعەدا. بۆ نمونە لە هەندێک ساڵدا دەبینیت کە ڕەمەزان لە سعودیە و میسر و زۆربەی وڵاتە سونیەکان لە ڕۆژێکدا دەستی پێکردووە و لە ڕۆژێکی تردا لە ئێران یان عێراق دەستی پێکردووە کە زۆرینەیان شیعەن. ئەمەش هەموو ساڵێک زۆرێک لە مشتومڕ دروست دەکات لە نێوان ئەوانەی کە دەڵێن حیساباتی گردونی ڕاسترە و ئەوانەی دەڵێن بینینی چاو ئەوەیە کە دەبێت پەیڕۆ بکرێت. باشە بۆچی شیعەکان حیساباتی گردونی تێکەڵ دەکەن لە دیاریکردنی سەرەتای مانگەکەدا؟ ئەوان پێیان وایە کە زانستی نوێ ئامرازێکی وردە و دەتوانێت یارمەتیمان بدا لە تێگەیشتنمان بۆ ئاینەکە بە شێوەیەکی باشتر. دەڵێن کە ئیمامەکانی ئەهلی بەیت ئاراستەیەکیان هەبووە کە پشتگیری لە بەکارهێنانی زانست دەکرد شان بەشانی ڕێنمایە ئاینیەکان و ئەمەش ئاسایشی زیاتر دەبەخشێت و ناکۆکیەکان کەم دەکاتەوە. لەلایەکی ترەوە سوننەکان پێیان وایە کە پابندبوون بە سونەتی پێغەمبەرەوە لە پێشینەدایە و بینینی چاوت زۆرێک لە پەیوەندی ڕۆحی لە نێوان موسڵمانان و سروشدا دروست دەکا و ئەمە ژوا دەکا بۆنە ئاینەکان تامێکی تەواو جیاوازیان هەبێت لە هەر بۆنەیەکی تر. ڕۆژی عاشوورا یەکێکە لە گەورەترین جیاوازیەکانی تری نێوان سونە و شیعە، ئەوەیە کە بۆچی سونەکان لە ڕۆژی عاشوورادا بە ڕۆژوو دەبن و ئاهەنگی بۆ دەگێڕن، بەڵام لە هەمان کاتدا شیعەکان لەو ڕۆژەدا یادی حوسەین دەکەنەوە، بەڵام بە شێوەیەکی تەواو جیاواز. سەبارەت بە سونەکان ئەوان ڕۆژی عاشوورا بە ڕۆژوو دەبن وەک سوپاسگوزاریەک بۆ خودا، ئەمەش لەبەر ئەوەی ئەم ڕۆژە پەیوەستە بە ڕووداوێکی مێژووی گرنگەوە، ئەویش ڕزگاربوونی سەیدنا موسایە سەلامی خودای لەسەر بێت و گەلەکەیەتی لە دەست فیرعون و سەربازەکانی. لە فەرمودەیەکدا هاتووە کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت کاتێک گەیشتە مەدینە بینی جوولەکەکان لەم ڕۆژەدا بە ڕۆژوو دەبن. پرسیاری کرد دەربارەی هۆکارەکەی و پێیان وت کە ئەمە ئەو ڕۆژەیە کە سەیدنا موسا تێیدا ڕزگار بووە. پێغەمبەریش فەرمووی ئێمە لە ئەوان لە پێشترین بە موسا و لەو ڕۆژەدا بە ڕۆژوو بوو و فەرمانی بە موسڵمانانیش کرد کە بە ڕۆژوو بن. بەم شێوەیە بە ڕۆژووبوونی عاشوورا بۆیە سونەتێکی مستحەب و پەسەند لای سونە و پێیان وایە کە بە ڕۆژووبوون تێیدا
دەبێتە کەفارەتی گوناهە بچووکەکانی ساڵی پێشوو. بەڵام لای شیعە ڕۆژی عاشورا مانەیەکی تەواو جیاوازی هەیە، چونکە هاوکاتە لەگەڵ یادی شەهیدبوونی ئیمام حوسەینی کوڕی عەلی ڕەزای خوایان لێبێت لە جەنگی کەربەلا. ئەم جەنگە ساتێکی یەکلاکەرەوە بوو لە مێژووی ئیسلامیدا لای شیعە و بە هێمای شۆڕش دژی زوڵم و ستەمکاری دەزانن. ئیمام حوسەین کەنەوەی پێغەمبەرە درودی خودای لەسەر بێت لەم ڕۆژەدا لەگەڵ ژمارەیەکی زۆر لە ئەهلی بەیت و هاوڵانی کوژرا. ئەمەش لای شیعە بە ڕووداوێکی کارە ساتاوی گەورەدا دەنرێت کە بەرجەستەی قوربانیدان دەکات لە پێناو حەقدا. لەبەر ئەم هۆکارە شیعەکان ڕۆژی عاشورا بە خەم و پەژارەوە زیندوو ڕادەگرن و چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدەن، وەک مەجلیسە حوسەینیەکان کە تێیدا چیرۆکی کەربەلا بە وردەکاریەکانیەوە دەگێڕنەوە و شعر و شیوەن و مەرسیە بۆ حوسەین و ئەهلی بەیتەکەی دەڵێنەوە. هەروەها هەندێکان لە شێوەی کارواندا یاخود لە شیعەکان پێی دەوترێت مەوکیب دەڕۆن و هەستی خەم و هاوسۆزی بۆ قوربانیەکانی ئیمام حوسەین دەردەبڕن. چەمکی بەدا لەوانەیە تۆ پێشووتر گوێت لە زۆربەی ئەو جیاوازیانە بوو بێت کە باسمان کرد، بەڵام شتێکی گرنگە هەیە کە لە سەدا 90 ئەهلی سونە نایزانن، ئەویش باوەڕبوونە بە بەدا یاخود ئەلبەدا. باشە واتای ئەم قسەیە چییە؟ یەکەم، چەمکی بەدا لای شیعەی ئیمامی دەڵێت کە خودا لەوانەیە شتێکی نوێ دەربخات کە پێشتر نەزانراو بووە یان دیاری نەکراوە. ئەمەش لای ئەهلی سونە بە کەم و کوڕێکی زۆر گەورە دادەنرێت لە عەقیدەدا، چونکە پەروەردگار زانستەکەی تەواو و کامڵە و هیچ شتێکی لێ شاراوە نییە. لای ئەهلی سونە زانستی خودا هەموو شتێک دەگرێتەوە، چ ئەوەی ڕوویداوە یان ئەوەی هێشتا ڕووی نەداوە، و هەموو کارەکان لە ژێر دەسەڵاتی ئەودان. ئەمەش بەڵگەیەکی بڕاوەیە لەسەر ئەوەی کە زانستەکەی گشتگیر و کامڵە و هیچ کەم و کوڕیەکی تێدا نییە یان شتێک نییە کە بۆی زیاد ببێت. بەڵام بیرۆکەی بەدا لای هەندێک لە شیعەکان دەگاتە ئەو ڕادەیە کە دەڵێن خودا حکمێکی نوێی بۆ دەردەکەوێت، وەک ئەوەی زانستەکەی بگۆڕێت و کاریگەر بێت بەوەی لە دنیادا ڕوودەدات. ئەمە شتێکە بە هیچ شێوەیەک لای ئەهلی سونە قبول کراو نییە. باشە بۆچی؟ چونکە ئەگەر بڵێن کە زانستی خودا لەوانەیە شتێکی نوێی بۆ دەربکەوێت، ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی کە پێشووتر نەیزانیوە و پاکی و بێگردی بۆ خودا کە دوورە لەمە. لێرەوە ئەهلی سونە پێیان وایە کە عەقیدەی ئەو شیعەیی کە باوەڕی بە بەدا هەیە عەقیدەیەکی زۆر هەڵەیە، چونکە ناکۆکە لەگەڵ سیفەتەکانی خودای گەورەدا، و ئەمەش لای ئەهلی سونە بە جۆرێک لە جۆرەکانی نەزانی بە خودا و سیفەتەکانی دادەنرێت. ئەهلی سونە جەخت لەوە دەکەنەوە کە زانستی خودا ناگۆڕێت و هیچ شتێکی نوێی بۆ دەرناکەوێ، چونکە پەروەردگار دروستکەری کاتە و زانایە بە هەموو وردەکاریەکانی جیهان. دووەم، ئەهلی سونە هەمیشە جیاوازی دەکەن لە نێوان نەسخ لە حکمەکاندا کە گۆڕانکاریە لە شریعەتدا لەسەر بنەمای دانایی ئیلاهی، و لە نێوان بەدا کە ئاماژەیە بۆ گۆڕانکاری لە زانستی خودادا، و ئەمە مەحاڵە. نەسخ واتای ئەوەیە کە ئەو حکمە شەرعیەی خودا دەیبەزاندووە لەوانەیە بگۆڕێت بە پێی بارودۆخ و زەمان، بەڵام زانستی خودا جێگیرە و ناگۆڕێت. پێگەی ئافرەت و مافەکانی ئەم جیاوازی داهاتوو تایبەتە بە ئافرەت. ئەهلی سونە پێیان وایە کە ژن هاوبەشی پیاوە لە تەکلیف و بەرپرسیارەتی شەرعیدا و ڕۆڵی خۆی هەیە لە پەرستش و هەروها لە گواستنەوەی فەرموودە و گەیاندنی زانستە، وەکو خاتو عائیشە ڕەزای خوای لێبێت کە فەقیهێکی گەورە بووە. ئیسلام بەهایەک و پێگەیەکی یەکسان بە پیاو دەدات بە ژن لە ڕووی کەرامەت و مافەکانەوە، تەنانەت ئەگەر بەرپرسیارەتێکیشی لە هەندێک بواردا کەمێک جیاواز بێت. بەڵام لە هەندێک گێڕانەوەی شیعەدا قسەیەک دەردەکەوێت کە بەهای ژن کەم دەکاتەوە و وەصفی دەکات کە هۆکارە بۆ دوورکەوتنەوە لە پەرستش، و بۆی نییە ببێتە فەقێ یاخود زانا لە ئایندا، چونکە عەورەتە و هۆکاری فیتنەیە، و ڕۆڵی تەنها پاراستنی نەوە و چاودێریکردنی منداڵەکان و دڵخۆشکردنی پیاوە. باشە مافی میراتی ژن لای سونە و شیعە چۆنە؟ ئەهلی سونە مافەکانی میرات لایەن ڕوونە و ژن پشکی خۆی هەیە وەک خێزان یان دایک یان کەس، و هەموو ئەمانە لە قورئاندا دەقیان لەسەر هاتووە و شیاوی گۆڕین نین. بەڵام شیعەکان هەندێک گێڕانەوەیان هەیە کە دەڵێن ژن میرات لە خانوبەرە نابات و لە هەندێک حاڵەتی دیاری کراودا بە تەواوی لە میرات بێبەش دەکرێت. چەمکی ئیمامەت. با بینە سەر بابەتی ئیمامەت. بۆچی ئەم بابەتە زۆر گرنگە و تا ئێستاش مشتومڕێکی گەوری لەسەرە لە نێوان موسڵماناندا؟ بە سادەیی چونکە ئەم ناکۆکیە دوای کۆچی دوای پێغەمبەر درودی خودای لەسەر بێت ڕوویدا
کاتێک ناکۆکی کەوتە نێوان هاوڵان لەسەر ئەوەی کێ دەبێت بە خەلیفە، ئایا خەلافەت دەبێت لە قوڕیشەوە بێت یان لە ئەنسارەوە. هەندێک لە هاوڵان پیان وابوو کە خلافەت دەبێت بۆ ئەهلی بەیتی پێغەمبەر بێت، بەڵام لە کۆتاییدا ڕێککەوتن و بەیعەتیاندا بە سەیدنا ئەبوو بەکر، پاشان سەیدنا عومەر، دواتر سەیدنا عوسمان و لە کۆتاییدا سەیدنا عەلی ڕەزای خۆیان لێبێت. بۆ ئەهلی سوننە بابەتەکە بەم شێوەیە یەکلای بووەوە، بەڵام بۆ شیعە بابەتەکە بە تەواوی جیاوازە. ئیمامەت لای ئەوان بە یەکێک لە بنەماکانی ئاین و ئەسڵێکی سەرەکی لە ئەسڵەکانی دادەنرێت. بەتایبەت لای شیعی 12 ئیمامی ئەوان باوەڕیان وایە کە 12 ئیمام هەن لە ئەهلی بیت، یەکەمیان سەیدنا عەلیە ڕەزای خوای لێبێت و کۆتاییان محەممەد بن حەسەن العەسکەریە. ئیمامەت لای ئەوان تەنها سەرکردایەتیەکی سیاسی نییە، بەڵکو پێیان وایە کە ئیمام دەبێت زانا بێت بە هەموو شتێک لە ئایندا و مەعسووم بێت لە هەڵا. ئەمەش زۆر جیاوازە لە چەمکی ئیمامەت لای ئەهلی سوننە. باشە مانای ئیمامەت لە بنەڕەتدا لای سوننە و شیعە چییە؟ ئەهلی سوننە ئیمامەتیان بەوە پێناسە کردووە کە سەرکردایەتیە کە بۆ پاراستنی ئاین و بەڕێوەبردننی کاروباری دنیا و لە ناوەڕۆکی بنەما سەرەکیەکانی ئاینەوە نییە، واتە ئەگەر پەیڕەوی ڕێبازی ئیمامت نەکرد لە کارێک لە کارەکانی ژیانتدا، ئەوە تۆ ئازادی و پەیوەندی بە بارودۆخی خۆتەوە هەیە. بەڵام شیعەکان ئیمامەت بە ناوەڕۆکی باوەڕی دڵی دەزانن، وەکو تەوحید و پێغەمبەرایەتی سەیری دەکەن کە دەبێت باوەڕت پێی هەبێت. ئیمامەت لای ئەوان بەو مانایە دێت کە ئیمام مەرجەحە لە ئایندا و مەعسوومە و قەت هەڵە ناکات، بۆیە سەرپێچیکردنی بە تاواندا دەنرێت و شایانی سزایە. مەهدی چاوەڕوان کراو. هەروەها جیاوازیەکی گەورە هەیە لە گێڕانەوەی مەهدی چاوەڕوان کراودا، ئەمەش لە ڕوانگەی هەریەک لە سوننە و شیعەوە بۆ پێشبینی دەرکەوتنی لە ئاخر زەماندا. یەکەم، مەهدی چاوەڕوان کراو لای شیعە کییە؟ شیعەکان دەڵێن کە مەهدی چاوەڕوان کراو 12هەمین ئیمامیانە کە ناوی محەممەد بن حەسەن المەهدیە و پێیان وایە کە لە ساڵی 255 کۆچی لەدایک بووە، بەڵام لە ساڵی 265 کۆچی لە کاتێکدا منداڵ بووە لە ژێر زەمینێکدا یاخود سەرداب لە شاری سامەڕادا دیار نەماوە. باشە ئایا تا ئێستا زیندووە؟ باوەڕیان وایە کە تا ئەمڕۆ زیندوو شاراوەیە و لە ئاخر زەماندا دەردەکەوێت بۆ ئەوەی دادپەروەری بەدی بهێنێت. ئێمە پێشووتر لە ڤیدیۆیەکدا دەربارەی شیعە بە وردی باسی ئەم بابەتەمان کردووە بۆ ئەو کەسانەی نیان بینیەوە دەتوانن بچن تەماشای بکەن. بەڵام بە کورتی جیاوازەکە لێرەدا ئەوەیە کە دیدگای شیعە بۆ مەهدی لەسەر ئەوە وەستاوە کە ئیمامێکی شاراوەیە و دەگەڕێتەوە بۆ جێبەجێکردنی دادپەروەری، تەنانەت ئەگەر بە توند و تیژی و گۆڕانکاریەکی گەورەش بێت. بەڵام لای سوننە مەهدی سەرکردەیەکی دادپەروەر دەبێت کە پەیڕەوی ڕێبازی پێغەمبەر دەکا بەبێ ئەوەی گۆڕانکاری بکات یان بڕوخێنێت و دەبێتە هۆی بڵاوکردنەوەی ئاشتی و خێر لە ئاخر زەماندا. بەو شێوەیە گەیشتنە کۆتایی. ئەڵقەی ئەمڕۆمان کۆتایی هاتوو، پێکەوە ئەو جیاوازیە گەورانەمان زانی کە لە نێوان ئەهلی سوننە و شیعەدا هەن. ئەگەر ئەڵقەکەت بەدڵ بوو، لایەدت نەچێت لایک بکەیت و بەشداری لە کەناڵەکەمان بکەیت لە ڕێگەی سەبسکرایبکردن و زەنگۆڵەکەش چالاک بکەیت بۆ ئەوەی هەموو شتێکی نوێت پێ بگا. وەک هەمیشەش لایەدت نەچێت سەیری ئەڵقەکانی پێشوو و ئەڵقەکانی داهاتوش بکەیت. لە ڤیدیۆی داهاتوودا دەتبینمەوە. خوات لەگەڵ.